شتێک نییە بە ناوی حەد و حدودەوە سنوور نەماوە خەڵکێ دێ بۆ تەجمیلاتی سمتی ئافرەت دێ و بەڕاستی گەورەترین شەرمە بڕۆ بزانە سنتەری تەجمیلاتەکان چی وەسقێکی تیا ئەگوزارێت چی خەڵکێ لە ژنەکەی خۆی جیابۆتەوە لەبەر ئەمە بیانووی لێگرێت ئەڵێ ژنەکە تۆ سێ مناڵەت هەیە بۆچی سمتی خۆت گەوراکەیتەوە کاکە کێشەکان دێ بۆ لای من کێشەکان دێ بۆ لای مامۆساکانی تر ئافرەت هەیە و تۆتی ئەگەر ئەو عملیاتە نەکەم ئەگەر سمتم گەورە نەکەمەوە حەشە لە ڕووی بەڕێست و بینەران و ئەو خوشکە بەڕێزانەی ترم داوای جیابوونەوە دێکم ئەبێ ئیلا تەلاقم بیت هاتۆ تۆتی مامۆساگیان من سیوسێ وەرەقم نییە بیدەم بە عملیاتی سمتیە باشە دوای ئەوە بەخوا پیاوەکەم بان کردەوە وتموە براکەم تۆ بم خێزانە ڕازی و تۆتی بەڵێ ڕازیم دەیوتمە کاکە گەر یەک تۆزی عەقڵت هەبی ئەبێ بزانی کە ئەم ئیشەی ئەیکا بۆ تۆ نییە ئەبێ بزانی کاکە یعنی ئافرەتی وا هەیە پیاوی وا هەیە نازانێ گوناحە یعنی نازانێ مەسئلەکە چییە ئەڵێ مامۆسا من بە تەواوی لاشەی خێزانم ڕازیم بەڵام ئەم داوای تەجمیلاتم لێکات ڕۆژێ بەلوتی وتمان قەیناکە ڕۆژێ چەناگەی وتمان قەیناکە بەڵام ئێستا هاتووە داوای شتی یعنی شتانێکم لێکات بەڕاستی توانام نییە و بەڕاستی من پێویستم بەم شتانەش نییە دەیبرا ئەم کابرایە لە گوێ گایە نستووە ئەسڵ وایە ئەم پیاوە تێبگا کە ژنەکەی ئەیوێ بۆ کەسانی تر ئەمە بەکاربێنێت ئەگینە ئافرەتێ بێوێ سمتی گەورەکە و لە بازار و لە زانکۆ و لە شوێنە گشتێکانە بسوڕێتەوە دەریخە ئەمە بۆ چییە ئەخە ئەمە نە هەنار ئەگرێت نە پرتەقاڵ ئەگرێت ئەمە نە بان قبڵی ڕەسیدی بانقیم زیادەکە ئەمە بۆ چییە ئەم ئافرەتە مشتری بۆ پێیاکات ئەمە حەقیقەتە بڕاستی بەڵامی تر خۆ بەخوای گەورە ئەوروپا وانیە بەخوای گەورە خەڵکێک لەو ئەوروپایە ئەژێت ئێستا ئەو جەماعەتە لە ئەوروپا ئەژین لە ئەمریکا ئەژین وەڵی ئەو ئافرەتانە وا ناکەن وەڵی کاکە ئەوان قێزیان ئەبێتەوە لەو مۆدیێلاتانە وەڵی ئەوەی ئەو کارە بکات ئیلا بۆ شوێنی لەش فرۆشەکان ئەو کارە ئەکرێت یعنی ئەگەر کەسێک پۆڕن بێت کەسێک بێت کەوا ئیتر لەگەڵ کۆمەڵێت تۆڕی چی پێڵێن بێ ئەخلاقیە ئیش بکات ئەو جۆرە تەجمیلاتە ناکات ئیتر لاشەی پێ ئەگۆڕن بۆ ئەوەی عەرزیکەن مشتری بۆ پێیاکەن بەڵام ئێستا خەڵک بۆ ناو بازاڕەکان ئەیکات بۆ زانکۆکان ئەیکات بۆ ملاولا ئەیکات ئەو کۆمەلگایە فەسادە بێ کاکە یعنی ئەوەی کەوا دەسەڵاتە لەم شار و وڵاتەیە خۆی کچی هەیە خۆی کوڕی هەیە خۆی خانەوادەی هەیە حەز ناکات کچ و کوڕەکەی تێک بچێت حەز ناکات خانەوادەکەی تێک بچێت ئێمەش حەز ناکەین بەڕاستی کشەکانمان سەرسام من بە کۆمەڵێک دوو لە ڕیجەنابتان خەڵکانی مفسید و بێڕەوشت ئێمە نامانەوێت تێک بچێ بەڕاستی زۆر جار لەسەر شاشەکانەوە ئافرەتێ دێت باسی یعنی خراپەکانی خۆیە کاوەکو شانازیەک لەگەڵ پیاوێکا دەچون بە ئازادانە وام کرد لەگەڵیا وام کرد لەگەڵیا وام کرد لەگەڵیا ئەم شاشەیە لە ماڵی تۆیە کچە شرینەکەم کچەکەی تۆ تەمەشای ئەکات خوشکەکەی من تەمەشای ئەکات لە کۆتاییە ئێمە هەمومان وەک دەمکی تەسبیح واین یەکتری ئەبەستینەوە ئەم کۆمەلگایەکی موسڵمانە پڕە لە شەرم و حەیا کاتێک کچێ لە کۆڵانێکا لە گەڕەکێکە بڕات یعنی شەرمەزاریە بۆ ئەو هەموو گەڕەکە